پەیوەندیەکانی بافڵتاڵەبانی و شاڵا و کۆسرەت ڕەسوول تێکچوو. دابشکردنی پۆستەکانی کابینەی نوێی حکوومەتی هەرێم لە نێوان کوڕانی تاڵەبانی و کوڕانی کۆسرەت ڕەسوولدا ناکۆکی و دابەشبوونێکی قوڵی دروست کردووە. بە پێی زانیاریەکانی تیوار، دابشکردنی پۆستەکانی کابینەی نوێی حکوومەتی هەرێم جۆرێک لە ساردی و سڕی تا ئاستی ناکۆکیشی لە نێوان شاڵا و کۆسرەت ڕەسوول و بافڵتاڵەبانیدا دروست کردووە. هەرچەندە پێشتر لە دۆسیەی کوێخا دێرین عوزێریدا پەیوەندی نێوان هەردووکیان تێکچوو لە کاتی هەڵبژاردنیشدا تا ڕادەیەک پەیوەندیەکە ئاسایی بووە، بەڵام بە پێی زانیاریەکانی تیوار ماوەیەکە ناکۆکی کەوتۆتە نێوان بافڵتاڵەبانی و شاڵا و کۆسرەت ڕەسوولەوە. هەرچی بافڵتاڵەبانیە کە بڕیاردەر و کەسی یەکەمی ناو یەکێتیە نایەوێت شاڵا و کۆسرەت پۆستی سەرۆکی پەرلەمان وەربگرێت و پێی وتووە کە پێی باشە لە بەرپرسیارەتی حزب لە هەولێر بمێنێتەوە، بەڵام شاڵا و کۆسرەت چاوی لەو پۆستە سیادیە بڕیوە و دەیەوێت سەرۆکایەتی ئەم خولەی پەرلەمان بکات. لە بەرامبەردا دەرباز کۆسرەت ڕەسووڵی براشی چاوی لە پۆستێکی سیادیە، بۆ ئەمەشیان قوبەت تاڵەبانی و بافڵتاڵەبانی پشتگیری دەکەن و چاویان لەوەیە ئەگەر پۆستی وەزیری ناوخۆ بدرێت بە یەکێتی ئەوە دەرباز کۆسرەت بۆ ئەو پۆستە دیاری بکرێت. هەرچی شاڵا و کۆسرەت ڕەسووڵیشە نیگەرانە لەو هەوڵەی کوڕانی تاڵەبانی و لە ڕێگەی چەند کادر و ئەندام پەرلەمانێکی یەکێتیەوە پەیام و لێدوان دژبار ڕێکەوتنی یەکێتی لەگەڵ پارتی بڵاو دەکاتەوە. دوێنێش هەردی سەلاح ئەندامی پەرلەمانی یەکێتی کە نزیکە لە شاڵا و کۆسرەت لە لێدوانێکدا ڕایگەیاند هەموو ڕێککەوتنێک لەگەڵ پارتی بەمانەی بچووکردنەوەی ئەو حیزبە دێت کە ڕێککەوتنەکەی لەگەڵدا دەکات.